بەڵگەنامەیەکی مێژوویی کە توێژینەوەی چەند مامۆستایەکی زانکۆیە ئەوەی ساغ کردووەتەوە کە لە 24 یازدەی 1969 هەڵەبجە بووەتە قەزا. ئەم بەروارش لەلایەن بەرپرسانی ئیداریەوە بە ڕۆژی هەڵەبجە دیاری کراوە. ئەو بەڵگەنامە بریتێ لە بەڵگەنامەیەکی ئەرشیفی عوسمانی کە لە ڕێگەی سێرچ و لێکۆڵینەوە لە ئەرشیفی عوسمانیا دەستخراوە. بریتێ لە بەڵگەنامەیە کە تایە ڕۆژی بوون بە قەزای هەڵەبجەمان و قەزای گوڵعامبەرمان پێڵێ و هەر لەناو ئەو بەڵگەنامەشە تەفاسیلەوەی تایە کە بۆ یەکەمین جار کەم قەزا تەشکیل دەکرێت حەمە پاشای جافەکرێت بە یەکەمین قایمقام. ئێستا گەرچی هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پارێزگا ناسێنراوە، بەڵام پرۆژە یاساکەی لە پەرلەمانی عێراق بۆ بوون بە 19مین پارێزگای عێراق وەستێنراوە. قایمقامی هەڵەبجە دەڵێت تێکەڵ بە ململانە سیاسیەکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەند کراوە. پێمان وایە ئەو ناکۆکیە سیاسی کە هەیە بەتابەتی لەسەر موچە و کۆمەڵی بابەتەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیا باسیەکە زۆر باس لە بە پارێزگابوونی هەڵەبجە و قۆناغی کۆتایی ناکرێت، بۆیە لێرەوە داواکارین کە هەوڵی جددی بدرێت بۆ ئەوەی بڕگەی کۆتاییش پەسەند بکرێت. لە ڕۆژی هەڵەبجەدا چەندین چالاکی هونەری و ژینگەیی و وێنەیی بەڕێوە چوون. خەڵکی شارەکە دەڵێن میواندۆستی ئێمە یەکێک لە سیفەتە دیارەکانمانە. یەکلو سیفەتانەی ئەوەیە میواندۆستین، ئینسانی کەسەکانی سادەن. اینجا ئەگەر هەر کەس بێتە ناو هەڵەبجە هەر بۆ چوونێکی هەبوو بێت تەکید بۆ چوونەکەی ئەبێتە ئەوەی کە بڵێ بمێنێتەوە تایە ئاسوودە ئەبێت. لە کاتێکدا هەڵەبجە 155 ساڵە قەزایە، هۆڵێکی شایستەی بۆ چالاکیە هونەری و ئەدەبیەکان نییە. ئەمەش نیگەرانی خەڵکی شارەکەیە لە بۆنە و چالاکیەکانی شارەکەدا. هۆڵێک گەلەریەک یا شکلێک لەو شێوانەی کە بۆ کۆبوونەوەی جەماوەری ئەگونجێن تا ئیسان نەکراوە بەداخەوە. ئەمە هەموو ساڵێک بۆتە گرفت. هەر لە ئەمڕۆیە یەکێ لەو گرفتانەی کە نەمانتوانیوە با بڵێن جێی هەموو ئەو میوانانە بکەینەوە بچوشی قاعەکە بووە. ململانێ سیاسیەکانی هەڵەبجە لە ساڵی 1920 بۆ ساڵی 1970 چەندین ڕوودا و ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوەی سیاسی تێدایە لە یادداشتەکانی مێژووشدا تۆمارکراون. سەردەمی عوسمانیەکان و دواتر لە دوای جەنگی جیهانی یەکەم و دواتر سیەکان و چلەکان و پەنجاکان هەتاگا تاشتاکانیش بەردەوام خەڵکی هەڵەبجە لە ڕاپەڕین و ڕێپێوان و تەنانەت هەندێک شەڕی چەکداری ئەوانە بوون بەرامبەر بە هەموو حکومەتانی کە لەم ناوچەیە حکومڕانیان کردووە، جا بەریتانیا بێ یا حکومەتی عێراق. سەرچاوە مێژوویەکان دەڵێن لە سەردەمی لۆلۆیەکاندا هەڵەبجە بە هەرهار ناسێنراوە کە 3500 ساڵ پێش زاین هەبووە. خاوەن مێژوویەکی دەوڵەمەندە لە بوارە ڕووناکبیری و ئاینی و سیاسیەکاندا. سەرەڕای هەموو ئەو ڕووداوانەی کە پێیدا تێپەڕ بووە، ژیان لەم شارە بەردەوامە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.